پلان دادنێ دەبێت ڕێخستنی هەموو کاروباریشی لەگەری بگۆڕێ لەگە پلانەکەی دوایی ئاراستەی تەوجیهاتی خۆت بکەی بە ڕێک و پێچی لەژێر ڕێکخراوی حکومی و غیری حکومی زۆر ڕێک و پێک ئەنجا دوایی بە دوواداچوونەوە بکەی ئەنجا ئەڕێنچی دەتوانین سەرکەوین بە پلان نابێتن ئەوە هەر لەخۆم پلانش دوای چەند زۆرێکی هەیە تا هەر کەسێکی شیاوە بێتێتە سەر شوێنی شیاوی خۆی زۆر مشکلەمان کێشەمان حەل دەبی نامینێتن یعنی تەماشا دەکەی کابرا لە شوێنێکیش دەکا هەرنیهائیە پەیوەندی نییە بە توانای ئەم شخصەوە هەر هیچی تێناگا ئەیکەنە مۆزەف لە حسابات نازانین هیچ حساباتێ بکاتن آخر ئەمە دەبێت جارێکی کە مراجعەی خۆمان بکەین دوای ئەو ئەگەر دانەوێتن ناحەی موچە و ئەو شتانە ئەمە دەزانم بە هەزاران هەیە کەوا هەر بێکارن یعنی بەناو چەکی هەڵگرتووە بەناو بوویتە پارێز ئەیچێکە پارێزیتن نازانم چی ئەوانە دەبێت زۆر کەم بکرێتەوە زۆربەی ئەو کەسایی کە زۆر پێویستە و زۆر شیاوە زۆر بەتوانایە بە ژێرەی خۆی و نەچین خەڵکەکی زۆریش ڕاکێشین لە بوارەکانی کوشتتوکاڵ و پیشەسازی و خزمەتگوزاری بیخەینە سەرلایەکی کە بە هیچ جۆرێک خزمەتی نا ئەو دەکا پێشی خاتن و نە خزمەتی میلەتەکەی دەکاتن پارەیەکی زۆریش دەڕاتن ئەمانە لە بێکاریدا پۆشراودانە و بە هەزاران کەس بەو جۆرەنە ئەمە ئێستاکە سێریکەین ئەمە ئەو موچەخۆری هەمانە بە مراجعەیەکی چاچی بکەینەوە ئەمە ناڕێ بچێ موچەی ببڕێ بی بە شوێنی شیاو نەوت پارەی بەرز دەبتەوە ئەنجاکە بەرز بۆ ماوەیەکە چونکە قەیرانی ئابووری جارێکی کە سەر هەردەداتەوە قەیران ئێستاکە لە زۆر کزیدا قەیرانەکە هەیە لە کزیدایە بەڵام قەیرانەکە کە سەری هەڵداوە بە تێن زۆر خراپتر دەبێت لە قەیرانەکانی پێشوو و حتاری 2008 بەڵام یەکشت دەبێت بزانین نرخی ناوە جارێکی کەش بەرز دەبتەوە